ڕۆشتان باش بینێرانی هێژای بەرنامەی گەلی ئازاد لە شاری سلێمانی لە باشووری کوردستان لەگەڵتانین. ئەزمموی حکومڕانی لە باشووری کوردستان ئەم ساڵ پێدەنێتە 25 ساڵ. لەم ماوە دوور و درێژەدا دوو پارتی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات بە چه شێوازێک حکومڕانیان کردووە. ئەمە بابەتی سەرەکی بەرنامەی گەلی ئازادی ئەمجارەوە بۆ ئەو مەبەستە بەڕێز کەمال ڕەوف سەرنووسەری گۆڤاری شارپرێس ئێستا لەگەڵمانە. کاکەماڵ بەخێر بێ. زۆر سپاس. کاکەماڵ باسی دوو جیل دەکرێت، جیلێکە شۆڕشیان کرد و چوونە سەر حکوومەت، جیلێکیش کە خۆیان لە دەرەوەی بڵێن دەسەڵات ئەبینەوە. بەگشتی ئێوە شرۆڤەتان بۆ دوو جیلێک کە نەماوەی 25 ساڵدا، جیلێکە حکوومەتی بەدەستەوە دەسەڵاتی بەدەستەوە، جیلێکیش کە لە دەرەوە ماوەتەوە چییە؟ یەکێ لەو سەرنجانی کە تاکو ئێستا بەردەوام ئێمە هەمانەیە خەڵکی تر لەسەر چۆنەتی بەڕێوەبردننی ئەو جیلە کۆنەی کە پێشتر لە شاخ خەباتیان کرد و ڕۆڵیان هەبوو لە سەرکەوتنی یاخود دامەزراندنی حکوومەتی هەرێم، ئەو جیلە بەردەوامیەکی سیر و سەمەریان هەیە لە بەردەوامی لە بەردەستەوەگرتنی دەسەڵات و جێ چۆڵنەکردن بۆ جیلی تازە و ئەم جیلە تقریبان تا ڕادێک ئەتوانم بڵێم ڕۆڵی خۆیان بە باش و خراپ گێڕاوە دەرکەوت کە ئەمانە قابلێت و قدرەت و ئیرادەیان چنێکە بۆ ئەوەی کە وڵاتێک کوێتە بەردەستیان و نەتەوەیە کە ساڵەهای ساڵ کێشەی هەبێ و گرفتی نەتەوایەتی و گرفتی زمان و گرفتی ناسنامەی هەبێ و ئەمانە کە هاتوون دەسەر دەسەڵات چۆن مامەڵە لەگەڵ ئەو پرسە گەوراکە دەرکەوت کە ئەمان بەڕاستی بە حکمیەوەی کە منتیقی یا لۆژیکی شاخیان هێنایە شارەوانێ و تاکو ئێستا بەو شێوازە مامەڵیان کردووە کە ئەتوانم بڵێم بەداخۆ سەرکەوتو نەبوون و ئەو خەڵکیان تۆران و خەڵکیان نیگەران کردووە لەوەی کە بەشداریان پێ بکەن و ئەم پرسە بکەنە پرسێکی نەتەوەی گشتگیر نەک پرسێکی حیزبی، بۆ یەگە دیقەت بی زیاتر ئەو ئاراسێکی حیزبی وەرگتووە بە تەنانەت ئەو دام و دەستگا و جونگە گرنگانی کە ئیداری وڵاتی پێبڕۆچی ئەمانش کۆنتترۆلەکەی کەکتۆتە دەست حیزب و نەیانتوانیوە لە تەجاوزی ئەو بازنە حیزبێ بن و دیدگا و ڕوانگەی نەتەوەیەک یاخود دیدگا و ڕوانگەی نیشتیمانی و ئینتیمای خەڵک بۆ مەسلەی نیشتیمان و بۆ پرسی نەتەوە فراوانکەن و بۆیە ئەو دابڕانە لە بینی ئەو دوو جیلە بەردەوامە تا باش ئەم دابڕانە یانە ئەو کێشە و تەنگەژانە زۆر جار یانە چۆتە ئاقارێکەوە کە سەر هەڵدان ڕوویداوە بڵێن خۆپیشاندان ڕوویداوە و ئەگەر بە ناوی جیلی دووەم ناودێری بکەین یانە جیلێک کە بڵێن لە 25 ساڵی لەمەوبەرەوە لەدایک بووە کە ئێستا 25 ساڵان ئەمانە تەنانەت هێرشیان کردوتە سەر بارگەکانیش و بارگەکانیان سووتاندووە. یانە لێرەدا پرسەکە ئەوەیە کە تەنگەژە و کێشەکان گەیشتوتە ئاقارێکی ئەبەو شێوەیە پێت بەڵام هاوکات دیسان جیلی یەکەم جیلێکە شۆڕشی کرد لەسەر دەسەڵات و نایهێوە دەسەڵات بەردا، پێت وایە ئەم ڕەوتە بەرەو کوێ دەچێت کە تا ئێستا چەند جاریش کێشراوە بە بڵین خۆپیشاندان و بارگا سووتاندن لە ڕووی دەرونیەوە جارە بە ئاماژێکی لەسەر بکەین ئیشێکی لە قسێکی لەسەرکەن ئەوەیە کە جۆرێک لە ناومێدیکی گەورە بڵاو بۆتەوە لە ناو خەڵکە و بەشێکی بەرعکسەکەی بەرەنجامەکەی بینین کە لەوەی کە هەتا ئێستا گەنجانیان وڵاتە ئامادەن بڕۆنە دەرەوە واگەر فرسەتێکیان بۆڵکەوێ وڵاتی خۆیان جێڵن و بەشێکی تری ئەوەی کە ئینتیما یاخود خوو ئالوودەبوونی خەڵکی ئێمە بۆ پرسە چارەنووس سازەکان ئەگەر دیقەت بێ کەم ڕەنگ بۆتەوە و زیاتر وەکو خەڵکێکی بێباک دەرەکەوێت و سیستەمی پەروەردەکردنەکانمان لە وڵاتە و ئەوانەی کە دەستگای گەوری ڕاگەاندنیان بەدەستەوەیە ئەوانەی کە بڕیاریان بەدەستەوەیە هەموو ئەمانە ئەو کاریگەریان داناوە کە ئینسانی ئەم وڵاتە تا ڕادەیەکی زۆر بێئینتیما بێت ئەو ڕۆحێتی کە لە کاتی ڕاپەڕینە لە تاکی کووردا هەبوو لە نێو خەڵکدا هەبوو بۆ مقاومەتکردن و بەرە ڕووبوونەوەی تەنانەت حیزب بەعس و وەدەرنانیان بەبێت چەک ئەو هێزە گەوریان لە شارەکان وەدەرنا ئەم ڕۆحێتی مقاومەتە کەم بۆتەوە ئەم ڕۆحێتی مقاومەتە بووە ڕقێک ئێستا بەرامبەر بە حیزبە سیاسیەکان بەرامبەر بەو کەم و کورتیانی کە هەیە و لە بیدایە تا دیارە بەم ئاستە نەبوو لە بیدایە تا زیاتر لە میدیای ئەهلی و لە شانۆ و لە شعر و لە جۆرێک ئینتقاداتی
ناسک یا بڵێ مەدەنیانە بەرامبەر بە دەسەڵات بەڵام کاتێک کە دەسەڵات گوێی نەگرت لەم ئینتیقاداتەوە گوێی شل نەکرد بۆ ڕخنەکانی خەڵک وردەوە ئەم ڕقە گەورەتر و ئەستورتر بوو دوو ئاڕاستی وەرگرت ئاڕاستەیەکیان ئەوەی کە هەندێک لەم گەنجانە ئالوودە بوون یاخود بیریان لەوە کردوانێت کە لە ڕگای هێزی چەگارەوانەوە پەیوەست بوون بە گروپە توندڕەوەکانەوانێ ئەوە بەشێکی تریشان بە شێوەی مەدەنی بەردەوامن و هەتا ئێستاش ئەم مقاومەتە یاخود ئەم بەرەڕووبوونەوە ئەم جۆرە لە یاخیبوونە مەدەنیە بەرامبەر بەم ناحەقی و ناعەدالەتی و بەم بێ ئاسۆیی کە حیزبەکان دروستیان کردووە لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە تاکوی سا بەردەوامە. بەڵێ هاوکات دەزانین کە دیاردەی کۆچبەری دەزانین لە ماوەی بڵێن ساڵی ڕابردوودا دیاردەی کۆچبەری جارێکی دیکە لە باشووری کوردستان سەری هەڵداوە و گەنجێکی زۆر ڕووی لە دەرەوە کردو یانە بێژگە لە گەنجان خەڵکی دیکەش بە هەمان شێوە بەڵام بە هەر حاڵەگەر خوێندنەوەیەک بۆ دیاردەی کۆچبەری بکرێت لە سەردەمێکی وادا هەندێک کەس پێیان وایە کە ئەمەش دیسانەکە پەیوەندی بە تەنگەژەی نێوان دوو جیلەوە هەیە جیلێک یانە تەنانەت کە ناومیدە لەوەی خۆپیشاندانیش بکرێت خۆپیشاندان بگات بە ئامانجێک بۆیە بە ناچاری وڵاتی خۆی بەجێ دێڵات یانە حەزێکی نیشتمانی هۆگریەکی نیشتمانیش نییە کە ئەم گەنجانە بە هەموو کێشەکانەوە بە وڵاتەوە بەستێتەوە بۆیە ڕێگەی کۆچبەری هەڵدەبژێن ئێوە خوێنەوەتان بۆ دیاردەی کۆچبەری بە تایبەتی بڵێن لە تەنگەژەی نێوان ئەم دوو جیلەدا چییە؟ من پێم وایە کە جۆرێک لە ئەوی کە گەنجەکانمان کاتێ بێئومێدە من لەوەی کە گۆڕانکاری بکرێت و بێئومێدە من لەوەی کە پەیامەکانیان مەسجەکانیان بگاتە دەسەڵات و دەسەڵات ئامادەبی گویان لێ بگرێت و ئێمە ساڵ لەگەڵ ساڵ گوێبیستی دنیاە بەڵێن و پەیمان و شتی ڕەنگا و ڕنگ و جوانە بین لەلایەن دەسەڵاتەوە کادرێت ساڵ لە ساڵ قسە لەسەرواکرێت کە کێشە کۆمەڵایەتیەکان ئەو کێشانی کە پەیوەندی بە ئابوووریەوە هەیە پەیوەندی بە سیستەمی پەروەردەوەیە پەیوەندی بە دروستکردنی ڕۆحێتی ئینسانەوە هەیە و ئەو ئینتیمایە کە واکات ئینسان ڕۆحی مقاومەتی تیابێت ئەمانە هەستەکەین کە زیاتر لە خەڵەتاندن و زیاتر لە قسە و باقوبریقی زیاتر ڕاگەاندنەکان بووە بۆیە من پێم وابێ بەشێک لە پەرچەکردداری گەنجەکان بەرامبەر بەوەی کە هیچیان پێ ناکرێت بەرامبەر بۆی کە ڕخنەکانیان گوێی لێ ناگیرێت بەرامبەر بۆی کە دەسەڵات جێگایکیان بۆ ناکاتەوە تەنانەت ئەوانەی کە دوای ئەوەی کە مەکتب تەواوەکەن تەخەڕوجەکەن توانای تاعینکردنیان نیەوە نەعەدالەتیەکەی لە دابشکردنی ئەو پۆستانە لە دابشکردنی لە تاعینکردن و فرسەت پێدانی گەنجەکانمان و ئەم قۆرەخکاری هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی کۆمەڵاتیەوە واکە کە ئینسان ئینتیمای بەرەم ئەم وڵاتە کەم بێتەوە واکە کە ئینسان بە شوێن دەریچەیەکی ترابگەڕێک کە ئەویژێکی لە دەریچانی کەڵیان بژاردووە بەڕاستی بەداخۆ ڕووکردن هەندەران و چۆڵکردنی وڵاتەکەی. هاوکاتیش دەزانین هەر لە دەستپێکەوە یعنی دەستپێکی حکومڕانیەوە لە باشووری کوردستان و بڵین بە دەسەڵات گەیشتنی جیلی یەکەم دەزانین کە هەڵبژانی پارلمانی لە وڵاتە کراوە ئەوەی کە تەنانەت بانگەشیەوەش دەکرا کە ئەم ئەزمونە دەبێت ئەزمونێکی نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام دەزانین ئەم ئەزمونە ئەگەرچی لەسەر کاغەزیش هەیە پارلمان هەیە حکوومەت هەیە وەزیر هەیە و بەگشتی دام و دەستگای دەوڵەتی کە هیچ سیستمێکی دیموکراسیە لەم وڵاتە هەیە بە هەر حاڵ هەڵبژاردن دەکرێت ئەم شتانە ئەمانە هەمووی لەسەر کاغەز هەیە بەڵام لە ئەمری واقعدا ئەوەی کە لە پراکتیکا دەمێنرە دیسانەکە دەسەڵاتی حیزبەکە یەکەمە ئێوە خوێندنەوەتان بۆ ئەمە چیەکە ئەوەی کە لە واقعدا هەیە شتێکی دیکەیە و ئەوەی کە بڵین دەکوترێت و بە تیۆری هەیە و بڵین لەسەر کاغەزی شتێکی دیکەیە دقیقە و قسەی تۆ دقیقە لەوەی کە ئەوانەی کە ئەم تاکو ئێستا بەرهەم هاتوون لەم حکومەتە لە خلالی ئەم 25 ساڵە کە بە توڵی ئەم چەند ساڵە دوو حیزب بەڕێوان بردووە هەندێک جارێک خۆ لە پێشەیەکە باست کرد نیوە بە نیوە بەڕێوان بردووە هەردوولان یەک جۆر مامەڵیان کردو ئەویژەوەی کە بۆ هەموو شتێک بۆ نمونە ڕێکخراوە بە ناوی ژنانەوە زۆر زۆرە بەڵام ڕادەی کوشتنی ژنان زیای کردو ئەگەر بەراوردکەی بە ساڵەکانی پێشووتر و ڕێکخراوی لاوان هەیە بەڵام لەو ڕێکخراوی لاوانە چیان کردو بۆ گەنجەکانمان بۆ هەموو توێژەکانی کۆمەلگا جۆرێک لە دەستگای تایبەتیان دروست کردو تەنانەت بۆ ڕۆژنامە نووسانوانش سندیکایکیان دروست کردووە کە 7,000 کەس ئەندامێ لەو سندیکایە بەڵام کاتێککە ڕۆژنامە نووسە کوژێت گوشارە خرێتە سەری ئەم سندیکایە دیارە بێدەنگە لەبەرەوەی محاسەسەیەکی حیزبی هەیە گرفتەکە لێو دەست پێکات وەکو پێشتر باسم کرد بە لۆژیکێکی حیزبیانە مامەڵە لەگەڵ ئەم ئیدارە و بەڕێوەبردننی ئەم وڵاتاکرێت بە لۆژیکێک معامڵی لەگەڵاکرێت کاتێکە ئەگەر حیزبێک ناڕەحەت و لەم دوو حیزبە ئەتوانێت یاریەکە تێک باتەوە لە هەمووی ینی قاعدەی یاریەکە کە قاعدەیەکی کە بێ
وەکو پێشتر بەڵینەتەدا قاعدەیەکی دیموکراسی گەلی بێ بەڵام ئەم تاکو ئێستا ئەم قاعدەی کە ئەوان یاری لەسەرەکەن قاعدەیەکی حیزبی بەرژەوەندخوازە نەک قاعدەیەکی گەلی بێت بۆیە هەچ کاتێکە بینین لایەک نیگەرانە بێت لە لاکەی تر یا شەڕ دەست پێکاتەوە لەبەری هەردوو لایەن خاوەن هێزی چەکدارن خاوەن ئیمکاناتێکی مادی و بەشەری و ماتریالین و ئەم دوو هێزە کەم تا زۆرێک کە کۆنتترۆلی هەموو جنگەکانی دەسەڵاتیان کردووە تەنانەت قبولیشی ناکەن کە ئۆپۆزیسیۆنێکی جدی و ئۆپۆزیسیۆنێکی کراوە هەبێت و تەنانەت قبولی ناکەن هەرچەنە بە جۆری لە جۆرەکان فەرز بۆ بەسرانە کە میدیایەکی ئازاد و میدیایەکی لیبرال هەبێت کە لەسەریان کار بکات بۆ نمونە بینیمان لەم دوایانە سەرۆکی پەرلەمان بۆی ئەوەی کە هەندێک بۆچوون و پێشنیاری هەبوو یاخود بە شوێن ئەوە بوو کە بەشێک لە یاساکان جێبەجێکرێ دەرحەق بە مانە و نەمانەوەی سەرۆکی هەرێم و ڕێگای لێگیرا و کرایەوە ئەودی و دێگەڵە و ڕێگان نەدرا کە بچێتە کارەکانی خۆی بکە بچێتە پایتەخت کامە بۆ خۆی ئاماژەیەکی مەترسیدارە و هەچ کاتێککە ئێمە بینی بێتمان گرژێک دروست بوو بێ هێز جوڵێنراوە هێز بە ئیمکاناتە سەربازی کۆی کە دەوڵەتێک بۆ پەلامارانی دەوڵەتێکی تر ئامادەکرا بێت بەو شێوەیە ئالیاتی سەربازی بە ئیعازی حیزب جوڵێتەوە حکوومەت دەستکورتترین کائینە لە ناو ئەم معادلەیە لەبەرەوەی حیزب ئەبێ کۆنتترۆلی کا و حیزب بتوانێت بیجوڵێنێ کاتێک کە هەموو کێشەکان بەو شێوەیە بێت من پێم وا بێت ناتوانین ئاسۆیەکمان هەبێ بۆ چارەسەرکردن و ناتوانین ئاسۆیەکمان هەبێ بۆ ڕزگاربوون لێی لەبەرەوەی کە تاکو ئێستا بازار لە ڕووی ئابوووریەوە لەژێر هەیمنەی حیزبە بەشێک لە لایەکێتی نیشتمانی کوردستان و بەشێک لای پارتی دیموکراتی کوردستانە و هاتنی ئەو پارێش کە زیاتر لە عێراقەوە هاتووە لە فرۆشینەوە دەستەکەوێت ئەمە بە شێوەیەکی ناشەفاف ئەچێتە گیرفانیانەوە و ئەوان بە ئارزوی خۆیان یاخود بەویستی خۆیان چەندێکیان پێویست بێت چەندێکیان ڕێکەوت بێتن لەسەری ئەوەنە دەخەنە ناو حساباتی حکوومەتەوە کە ئەبینین ئێستا تووشی ئەزمێکی گەورە بووین ئێمە چەند ساڵێکە نەوت بەرهەمەیەنین چەند ساڵێکە میزانێمان لە 2030 لە لای حکوومەتی عێراق بەڵام توانامان نییە تاکو ئێستا موچەی کارمەندەکانمان دابینکەین ئەمانە گرفتە لە هەر شوێنێکی تری دنیا ئەم گرفتانە دروست بێ حکوومەت واز بێنێ حکوومەت ئیستیقالە بە بەڵام تاکو ئێستا بە درێژایی ئەم چەند ساڵە ئێمە نەمان بینیوە هیچ بەرپرسێک لەسەر کەم و کورتی محاسبە بکرێت هیچ وەزیرێک لەسەر کەم و کورتیەکانی دەست کێشێتوانێ و نەمان بینیوە محکەمە کە بواە و داواکاری گشتی بۆە ڕۆڵی گەورەی هەبواە لە یەکلاکردنەوەی ئەم کێشانە بەڕاستی داواکاری گشتی بە شوێن ئەوەیە کە بزانێ ڕۆژنامەیەک وشەیەکی زیای وتووە وشەیەک لە مقدساتەکانی بەکارهێناوە بە خراپی محاسبەی ئەوانە بکرێت نەکو محاسبەی ئەو ئیدارەیە بکرێت کە ئێستا ئەم وڵاتەی خسوەتە سەر لێواری هەرسیێنان خسوێتە سەر لێواری بەریەکەوتنی گەورە ناو کۆمەڵگا باش باسی کێشەی ئابووریت کرد لەم وڵاتە یان ئابووری وەک توامەژت بکرد لە دەستی دوو حیزبدایە بەڵام بە هەر حاڵ لێرە سیستمێکی ئابووری کە هەبێت بە هەر حاڵ وڵاتێکە 25 ساڵە بەڕێوە دەچێت ئەم وڵاتە لەم ماوەی 25 ساڵەدا تۆ پێت وایە بناغەیەکی ئابووری کە یعنی بڵێن وەخت کاتێک دەگوترە بناغی ئابووری بنەمایەکی هەرە گرنگی وڵاتێکە ئەم سیستمە بەڕاستی کە لێرە هەیە چه سیستمێکەکە سیستمی ئابووری لە کوردستاندا چییە مەس بۆ نمونە کەرتی تایبەت چییە ئەنە دەوڵەت چەندە دەسەڵاتی هەیە ئایا فرۆشتنین تەنان نەوتە یا ئەوەی کە بەگشتی یانە لە سیستمی ئابووری لە وڵاتە لەسەر چ بنەمایەک بەڕێوە دەچێت ئەو بەداخۆ بە دوای ئەوە بگەڕین کە تەسمیەک ناوێک بۆ ئەم سیستەمە بدۆزینەوەێ من تەسەورەکەم لە فەرهەنگی هیچ وڵاتێک و دەوڵەتێک و ئیدارەیە کاشتێکی وها نەبێ مەگەل لەو دەوڵەتانی کە خەڵک بە مەزاجی خۆی یا حیزبێک بە هاوشێوەی ئەمان لە ڕەنگە لە ئەمریکای لاتین یا لە وڵاتانی زۆر دواکەوتوو شێوەی ئەمە ینی هاوشێوەی ئەمە بدۆزیتەوە چونکە ئەم وڵاتە نە سیستەمی سەرمایه‌داریە ئەنی کە دەوڵەت ئیدارەی مالی ئەم وڵاتە و ئابووری ئەم وڵاتە بگرێتە دەست و سەرمایە گوزاری بکات نە سیستەمی بازاری ئازادە کە خەڵک ئازاد بێت لەوەی کە خوان بزنسکەن چکە هەموو ئەوانەی کە بە ناوی سەرمایه‌داری بازاری ئازادوانەیە لە ناو بازارڕا و توانا و ئیمکاناتیان هەیە شەریکن لەگەڵ ئەتوانم بڵێم ئەگەر لە ساسەی شەریک نەبن لە سا 50 سەهمەکانیان بۆ حیزبەکانە و ئەو دوو حیزبە جۆری لەوەی کە بەو مەرجە ڕێگا بۆ کۆمپانیان ئیشکن کە بەشێک لە قازانجەکەی بن بۆن و ئەوەی کە سەرمایه‌داری دەوڵەتی بێت
لە بواری نەوت و لە بواری ئەو بازرگانیانی کە بازرگانی گەورەیەوە ئەمە ئەتوانێت کاریگەری زۆر گەوری لەسەر بنیادنانی وڵات و دروستکردنی لۆبی و دروستکردنی دۆست و پەیوەندی دیبلۆماسی ڕێخات و ئەتوانێت کاریگەریکی زۆر گەوری هەبێت لەسەر ئەوەی کە کورد بێتە ئاستێکی تر و لە وڵاتێکی فەقیری لە وڵاتێکی هێژاروی باتە وڵاتێکی تر بەڵام ئەگەر دیقەت بێ ئێمە نەمانتوانی ئەوەش بکەین لەبەرەوەی کە بە شێوەیەکی ناشەفاف ئەم بزنسە کراوە و زۆرترین احتیماد کراوەتە سەر تیجارەتی نەوت نەک سەر احتیمادی سەر ئینتاجکردن و پیشەسازی نەوت چونکە ئەگەر پیشەسازی نەوت بێت ناکرێت لە وڵاتێکا کە تۆ نەوتت هەبێت هاوڵاتیەکانی بەبێ سوتەمەنی شەو لە سەرمایە ڕۆژکەنەوەیە ئەگەر وڵاتێک پیشەسازی نەوتی هەبێت ناکرێت ئەزمەی سوتەمەنی بەنزینی هەبێت ئەزمەی سوتەمەنی غازی هەبێت بەڵام ئێمە بەردەوام لەگەڵ ئەم گرفتانە بەرەو ڕۆ بین سەربارەوەی کە ئەبیسین 600 هزار بەرمیل لە ڕۆژێکە نەوتەنرێتە دەروانەیە بەڵام لە وڵاتەکەمانە ئەزمەی نەوتەیە و ئەو نەوتەی کە بە هەرزانە فرۆشرێ بە وڵاتانی دەرەوە بە نرخێکی گرانترە فرۆشێتەوە بە هاو نیشتیمانیەکانی کە لێ شوێنێکی دنیا ئەمە نیە بۆیە ناتوانانی بڵێنە سەرمایهداری دەوڵەتیە نا بازاری ئازادە بازارێکە تقریبان تێکەڵە بە مەزاجی کۆمەڵێک ئەشخاص بەڕێوەچێت و بازارێکە لە شێوەیەکی لەگەڵ ڕێزمە شەیتان بازاری بە شێوەیە کە ئەتوانم بڵێم تەنها ئەوەی تیابینێتەوە کە شەفاف نییە و مەجای ئەوەی تایەکە بەشێک لە قوتی ئەو خەڵکەیکە لە ڕێگای بزنس و بازرگانیەوە کرێت بچێتە گیرفانی حیزبەکان کەواتە بێت ناوێکی تایبەت چمکێکی تایبەت بۆ سیستمی ئابووری لە کوردستانە ببیندرێتەوە بەڵام بەرحاڵ لەم پەیوەندێدا دەزانین کە ئەوەی کە بە ناوی بازاری ئازاد دەکوترێت و کەرتی تایبەت بڵین گرنگێکی زۆری پێدراوە لە باشووری کوردستان یانە زۆر بەرچاوە کەرتی تایبەتی لە وڵاتانی دیکەوە کۆمپانیا و شەریکەکان و هەروە لە ناو خودی باشووری کوردستانیشدا ئەم بڵین پرسە لەو بارەوە گرنگە کاتێککە کەرتی تایبەت بەهێز دەبێت بۆ نمە زۆر جمگەی بەدەستەوەیە ئابووری خۆماڵی ناوخۆیی بڵین بەرهەمن ناوخۆیەکان لە کزی دەدا بەر کەرتی تایبەت پەرە دەگرێت بە تایبەت لە هەموو بوارێکدا کەرتی تایبەت بۆ نمونە لە بواری بڵین پەروەردەدا لە زۆر بواری دیکەشدا کردنەوەی زانکۆکان و زۆر شتی دیکە بەڵام هاوکات دیانە پارەلێل لەگەڵ ئەمەدا تێڕوانینێک بۆ دەوڵەتی کوردیش هەیە یانە دەوڵەتی کوردی دروست دەکرێت دەوڵەتی کوردی دەبێ حکوومەتێک دروستیگە بەڵام ئەبینین ئەمە لە معادلاتی دنیادا وەختێک کە باسی کەرتی تایبەت و دەوڵەت دەکرێت هەمیشە ئەم دوانە لە منافسەدان دەوڵەت هەوڵدەدا کە کەرتی تایبەت بخاتە ژێر کۆنتترۆلی خۆیەوە بەڵام لێرە ئەم دوودانە پارالل دەڕۆن یانە پارادۆکسێکە لە نێوان دەوڵەت و پێکێنانی دەوڵەتی کوردی و کەرتی تایبەتدا کە دەستی بەسەر هەموو جمگەکان داگرتووە بۆ نمونە زۆر ئاسان خەڵکی ئاسایی باز دەکات کە گەر سنوورەکان لە ئێمە بگرن ئێمە لە برسان دەمرین بۆ نمونە ئێران و تورکیا ئەگەر حتا سەوزە خواردەمەنی نەرێنین کێشەیەکی گەورە دروست دەبێ ئێوە لەو ڕوانگەوە چۆن ئەڕوانە ئەوەی کە حکوومەتێکی بەهێز کە بنەمایەکی ئابووری ئەوەی نییە لە لای دیکەشەوە کەرت و کۆمپانیا و شەریکەکانن کە لە ڕاستیدا دەسەڵات بەدەستی ئەوانە ئێمە لە هەرێمی کوردستان بەهۆی هەڵەتە گەیشترمان لە ئەو بەشەی کە وڵات چۆن بەڕێوەبرێ و احتیمادمان تەنها لەسەر فرۆشی نەوت و احتیمادمان تەنها لەسەر ئەو میزانی کە لە حکوومەتی ناوەندی بەغا دێتە کوردستان و ئەمە وای کرد کە بۆ ڕازیکردنی خەڵک بۆ ڕازیکردنی جۆرێک لە دەنگەروانە ڕێژەیەکی زۆر لە فەرمانبەری موچەخۆری بێ ئیش سێبەر دروست بێت ئەمانەکە لە پاڵ حیزبەکانان وەکو هێزێکە خەڵکیان بارهێنا لەوەی کە لە ئینتاجکردنی خۆماڵی دوورکەوێتەوە بۆ نمونە ئەوەی کە تۆ ئاماژەت پێکرد ئەم وڵاتە پێشتر توانای بەرهەمهێنانی سەوزە و پێداویستی ڕۆژانەکانی خۆی هەبوو بەڵام ئەم وڵاتە بەرەو ئاراستەیەک برا کە خەڵکی گوندنشینەکانیشمان بێزار بوون لەوەی کە بۆ شێوە مامەڵە نەکەن چکە ئەو بەرهەمانەی کە ئەوان هێنێت هیچ هاوکاریکی حکوومەتی بۆ نییە و ئەوان دەستبەردار بوون لە بەرەوەی کە زەرمەند دەبوون چکە بە ڕێژەیەکی زۆر کاڵایەکی کوالیتی خراپیان لە ڕێگای ئێران و تورکیاوە داغڵە کرد بۆ منافسەکردنی فەلاحەکانی خۆمان بۆ منافسی جوتیارەکانی خۆمان بەرگەی ئەمەیان نەگرت و ئێمە زیانێکی گەورەمان لێکەوت کە ئەم سەکتەری کشتتوکاڵیمان هەڵوەشایەوە سەکتەری کشتتوکاڵیمان ئێمال کرا سەکتەری تریشمان کە سەکتەری پیشەسازی و ئەو بێ
ئەم سێکتەرە لەبەری حکوومەت احتیمادی لەسەر پارێکی مۆڵ بوو لە دەستی حکوومەتی بەغاوە بێت و پارێکیش لە ڕێگای بازرگانیکردنی نەوتەوە دەستی بکەوێت پیشەسازیش لە وڵاتە دواکەوت بەڵام ئەگەر بەراوردکەی لە بینی کەرتی تایبەت و حکوومەتە کەرتی تایبەت سەرباری کەم و کورتەکانیان سەرباری کە ڕەنگە زەختیشان لەسەر بێ و هاوکاری نەکراوێتن بەڵام لە کەرتەکانی حکوومەت سەرکەوتوترن چکە ئەم بەشانەی کەی بینیت لەو ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتە بەشێکی کەرتە تایبەتەکانە ئەگەر ئەوانە بکێشی توانەیە لەوەی کە چیان کردووە هیچ شتێک بۆم حکوومەتە نامێنێتەوە کە کردیبێتی بە پێچوانەوە جگە لە وێرانکاری چکە لە سەردەمی پێش ئەمان لە سەردەمی حیزب بەسا لە شارێکی وەکو سلێمانیا کارگەی شەکر هەبووە کارگەی جگەرە هەبووە کارگەی چیمەتەوە بووە کۆمەڵی کارگەی ترە بووە ڕستن هەبووە کۆمەڵی کارگەی تر بووە کە ئەمانە بە هەزارها کرێکار کاریان تیا کردووە ئێستا ئەم کارگانەشان هەڵوەشانەوەتەوانێ و جگاکانیان توانم بڵێم کەرەستەکانیان فەرهود کردووە و جگاکان و ئەرزەکانیان داگیر کردووە ئەو کەرتە تایبەتی کە تازە دوای ڕاپەڕین دروست بووە ئەمەیە تقریبان تا ڕادەیەک ئیمکاناتێکی بەدەستەوەیە و ئەمە توانێت بڵێن لە بازاڕ وجودێکی فعلی هەبێت لە ئەعمار و لە بیناکردنەوەی وڵاتە وجودێکی هەبێت بەڵام بەداخەوە ئەوانش بە حکمیەوەی کە تێوەگلاون لەوەی کە بەشێکی سەهمەکانیان تەسلیم بە حیزبەکان کراوە و حیزبەکان کۆنتترۆلی ئەوانشیان کرد و ئاژنیان توانیوە دەستکراوە نەبوون چکە ئەکرا لە ڕێگای زەریبەوە تۆ کۆنتترۆلی ئەم کۆمپانیانە بکەی ئەم کۆمپانیانەکەی بەڵام ئەمان لە ڕێگای شەریکە قازانجی حیزبیوانەیە زەریبەکانی لەسەر ئەوان لا بردووە و خەڵک خەسارەتێکی گەوری لێکەوتووە کەواتە توانین بڵێن کەرتی تایبەت لە حکوومەت بەهێزترە ئێستا کەرتی تایبەت ئیشەکانیان گرنگتر و باشتر و دیارترە لە حکوومەت چکە حکوومەت هیچ شتێکی وای نەکردووە تۆ سەری ئەو خوێندنگانە بکە کە کەرتی تایبەتن ئەتوانی بڵێ کەرەستەکانی تازەیە پەروەردە لەوێ سەرکەوتوترە خەستەخانەکانمان لە سێکتەری تەندروستیە بە هەمان شێوە کەرتە تایبەتەکانمان سەرکەوتوترن و کەرەستەکانیان تازەترن لەو کەرتانەی کە کەرتی حکومین لە پەروەردە بە هەمان شێوە لە سێکتەرەکانی تریشا بە هەمان شێوە کەواتە چۆن بنەمای بڵێن حکوومەتێک دامەرزێنی بنەمای قوارەیەکی سیاسی دامەرزێنی کە خەڵک خۆی پێوە گرێ بدا مەسەن بۆ نمونە ئەگەر حکوومەت جادە دروست دەکات ئەگەر نەخۆشخانە دروست دەکات ئەگەر لە پەروەردەدا مەکتەب دروست دەکات کاتێک کە حکوومەت دروست دەکات لەبەر ئەوەی کە پارەی خەڵکە یان بڵێن پارەی زەریبە یا پارەی نەوتە خەڵک بەهی خۆی دەزانێت بەڵام لێرەدا کەرتی تایبەت وەک جەنابەت باز دەکەی لە حکوومەت بەهێزتر و باشتر کار دەکات کەوا بێ ئینتمای یانە بڵێن خەڵکی لێرەدا بۆ حکوومەت کەمترە لاوازە بە دنیایەوە ئینتیمای خەڵک بۆ حکوومەت بۆ دروستکردنی دەوڵات وانە زۆر لاواز بووە ئەمە مانایەوە نییە کە خەڵک حەزیان لەوە نەبێت کە کورد حەزی لەوە نەبێت لەم پارچەی کوردستانە دەوڵەتێک هەبێت بەڵام کارنامەی ئەم حیزبانە وای کردووە کە خەڵک بێئومێد بێ بە بەڵێنەکانیان بێئومێد بێ بە دروشمەکانیان چکە ساڵهای ساڵ ئەوان باز لە دروستکردنی دەوڵەتەکەن بەڵام تا کوێسانیان توانێت هێزی پێشمەگە یەک بخەنەوەنێ تۆ ئەگەر نتوانیت هێزی پێشمەگەت یەخەیت ئیدارەکانت یەخەیت ئەمان چەند ساڵێکە اتفاقی استراتیژیانەیە چەند ساڵێکە پێکەوە حکوومەتی مشتەرەکیانەیە بەڵام تا کوێستا دوو ئیداریان هەیە دوو ئیداری تا ئێستا بەردەوامە لە دەڤەری سەوزەیە و دەڤەری زەردەیە و ئەوەی کە لە دەڤەری سەوزا هی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە و دەڤەری زەردە سەرۆرپای دیموکراتی کوردستانە پێشمەگەشیان هەبڵێ ئەمەش بۆ خۆی پارادۆکسێکی گەورەیە ئەنا ئێمە ئێستا هەرێمێکمان هەیە کە بەسەر سێ بەڕێوەبەریدا لە ڕاستیدا نەتەنیا دوو بەڕێوەبەری دابش کرا و بەڕێوەبەرێکی دیکەشکە کەرکووکە بە جۆرێک دیارە زۆنی سەوزە بەڵام سەر بە دەوڵەتی عێراقا لە سێ بەڕێوەبەری ئاوادا کاتێکی ژیانە لە ئەمری واقعدا تۆ دەسەڵاتی زۆنەکان دیاری کراوە کاتێک باسی بۆ نمونە دەسەڵاتی سەرۆکی تەنانەت هەرێمیش دەکرێت باسی ئەوە دەکرێت کە لە دێگەڵە بەولاوە ناتوانێت دەسەڵاتی هەبێت بەڵام دیسانەکە پارادۆکسەکە لەوەدایە کە دیسانەکە بانگەشەی دەوڵەتی کوردی دەکرێت بە تایبەتی لەیان پارتی دیموکرات و بارزانیەوە یانە بەوەی کرد لە هەرێمێکی بەڕێوەبەری تایبەتیشدا یانە سەردەستە ئێوە ئەم پارادۆکسە چۆن لێ دەدەیانە هاوکات لەگەڵ ئەوەی کە سێ ئیدارەی بەردەوامە هاوکات لەگەڵ ئەوەی کە ناوچەکانمان دابڕاوە و تەنانەت دەتوانین بڵێن گەلێکی یەکگرتووشمان نیە یانە گەلیشمان دابش کراوە یانە گەل لە باشووری کوردستاندا و پارالل لەگەڵ ئەمە بانگەشەی دەوڵەتی کوردیش هەیە
حیزبەکان پێشەوەی کە بانگەشە بۆ دروستکردنی دەوڵەتکەن ئەوایە کاریان لەسەر ئاشکردنەوەی جەماوەر کردایە ئەو کاریان لەسەر دروستکردنی مقاوماتی دەوڵەت کردایە من پێم وانییە دەوڵەت بە ڕاگەیاندن و بە ئیعلانکردن دروست بێت دەوڵەت بە کارکردن دروستە بێت بەڵام ئەمان ئەوەی کە پەیوەندی بە مقاوماتی دروستکردنی دەوڵەتەوەی تاکو ئێستا خۆیان ڕێگر بوون لە بەردەمی ئەو مقاوماتانە گەورە بن و پێ بگرن و جێگیر بن و سەقامگیر بن لە ئێمە پێویستمان بۆ بکە لە نێو خەڵکی هەرێمی کوردستانە و تەنانەت ئەو ناوچانەی کە ناوچەدا بە ناوچەیدا بڕا و باسەکرێن جۆرێک لە یەکگرتن و لە تەبایی دروست بێت بەڵام ئێمە نەک تەباییمان دروست نەکردووە ئێستا لە خراپترین ئاستی بێمتمانەین بە یەکتریا و هێزەکان متمانە بە یەکتری ناکەن و خەڵک متمانە بە حکوومەتەکە ناکە متمانە بە بەڵێنەکانیان ناکە و لە هەمان کاتە پەیوەندیەکانی نێودەوڵەتی لەسەر ئاستی حیزب بیناکراوە و اقتصادی پارتی دموکراتی کوردستان جیاوازە لە اقتصادی یەکێتی نیشتمانی کوردستان و هەردوو لایەن لە حکوومەت بەقوترن چکە حکوومەتیی اقتصادی و ئابوووریکی نییە و پەیوەندی حکوومەت و پەیوەندی خەڵک پەیوەندی ئەو دەستگانەی کە دەوڵەتی لەسەر دامەزرێت کە کۆمەڵێک جومگەی گرنگ هەیە کە ئەبواە ئێمە لەم وڵاتە ئەمانەمان هیچ نەبووە ئەمانەمان بپاراستایە لە دەستێوەردانی حیزب وەکو سوڵتەی قەزایی وەکو کاری ڕۆژنامەگەری و پەرلەمان بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانی و ئەم دەستگانش بپارێزین ئەم دەستگانش بارگایی بوون بە خودڵی ئالوودە بوون بە تێزی حیزبی و تێزی حیزبی زاڵە بەسەریانە و نەتوانراوە هیچ مقاوماتێکی وهاکە دروستکرێت ئەگەر ئێمە بڕوامان بەوەیە کە ئەبێ خۆمان دەوڵەت دروستکەین و ئەبێ مقاومەتی ئەوەمان هەبێ کاسبێنە لە دروستکردنی ئەم دەوڵەتە بەرەڕووی نارەکانی کوردەبینەوە بەڕووی دژمنەکانی کوردەبینەوە لە ڕووی جوگرافیا و کوردستان شوێنێکی وایە کە چواردەوری تەنراوە بە نەیار و بە دوژمن و دۆستی وهای نییە ئەبواە کوربی لەو کرداتوانێت کە ئەتیمات بە نەفز وایە و ڕۆحێتی شۆڕژگێڕێتی کە لە خەڵکە هەبوو ئەم ڕۆحێتی بداتە ئاستێکی باڵاتر نەک بەداخوانێ ئەو ڕۆحێتە بکوژێ من پێم وایە حیزبەکان ئەتاکو ئێستا و حیزبانی کە باز لە دروستکردنی دەوڵەتەکەن هیچیان بە جدیان نییە و یەکی لە ڕێگرەکانی ئەسبابی ڕێگرەکانی دروستبوونەبوونی ئەم دەوڵاتە کوردیش خۆیانن نەک ئەوەی کە خوان هەلومەرج بڕەخسیان بۆ دروستکردنی دەوڵەت هەلومەرجەکە و نەتیجەکان ئێمە گەل لەسەر نەتیجەکان قسە بکەین نەتیجەکە ئەوەیە کە ئەمان بۆ خۆیان ڕێگرن نەخۆ ئەمان هاوکار بن بە دروستکردنی دەوڵەت ئەمەی کە ئێران تەنها بۆ شاردنەوەی یاخۆ پەردەپۆشکردنی کەم و کورتەکانی تریانە باشە لە ئاستی کولتوری و دەزانین کە 25 ساڵ حکومڕانی ماوەیەکی کەم نییە پێت وایە لە ئاستی کولتوریدا یانە 25 ساڵ حکومڕانی پارتی دیموکراتیەکی نیشتمانی چ گۆڕانکاریەکی کولتوری لە ئاستی کۆمەلگادا کردووە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە بڵێن زۆر جار باسیەوە دەکرێت کە تەنانەت کولتوری بەعسیزم یان بەعسیزم وەکو کولتوری هێشتا ماوە ئێوە پێتان وایە لەباری کولتورسازیەوە تۆ باسیەوەت کرد کە ڕێگری هەیە بۆ نمونە لە بواری ڕۆژنامەگەریدا و زۆر پرس و کێشەی دیکە بەڵام لەباری کولتورسازیەوە یانە مەنتالیتی خەڵک بیرکردنەوەی خەڵک 25 ساڵە کاریگەریە کراوە لەسەر خەڵک ئێمە لە هەر شوێنێکەوە دەست بۆ نەتایجەکان بەرین ئەوەی کە ئێستا هەیە لە دوای ئەم 25 ساڵە بەداخۆ خراپە من دیارەکو کەسێکی نێگەتیف تحلیل لەسەر وەزع ناکەم لە خلالی ئەم 25 ساڵە هەندێک کارکراوە هەندێک ئیشکراوە بەڵام ئەم کارانە لە ئاستی ئەوان نییە کە ئاستێکی نەتەوەی بەخۆی بینێ بۆ نمونە هەتاکو ئێستا لە دەڤەری زەرد بە ژنانەڵێن ئافرەتان لە دەڤەری سەوز ئەمان ئەوان ڕێکخراوی ئافرەتانیان هەیە ئەمان ڕێکخراوی ژنانیان هەیە ئەوان قوتابیانیان هەیە ئەمان تەنانەت تەسمیەکانیش لەسەر توێژە کۆمەڵاتیەکان ئەمەش دابەش کراوە یعنی نیانتوانیوە تەنسیق بکەن یاخود لوغەیەکی مشتەرەک دۆزنەوانەیە لەسەر ئەو تەسمیانەی کە هیچ نەبێ ئەمانە واکات ئێمە پێکەوە بین ینی ئەمەە بە ناچاری یەکتریان قوبول کردووە منە بە ناچاری یەکتریان قوبول کردووە هەتاکو ئێستا ڕێکخراوەکانی ژنان و خوێنکاران و لاوان و مناڵان و قوتابیان و هەموو ئەمانە جیاوازە لە یەکتری و هەموو ئەمانەش ناوی جیاوازیان بۆ دۆزراوەتەوانێ بۆی کە لە یەکتری نەچێت بۆیە من پێم وا بێت لە ڕووی کللتوریەوە لە ڕووی ئامادەسازی
نیشتیمان سازیوانەیە ئەمان بۆخواان سەبەب بوون ڕێگر بوون لەوەی کە ڕێگان نیاوە بۆی کە کۆمەڵێک دەستگای نیشتیمانی دروست بێت کۆمەڵێک خەڵکی ئەکادیمی بێن ئەم کێشانەیە گلاکەنوانێ لەبەرەوەی کە حیزب دەسی وەرداوەتە هەموو جونگەکانی بەڕێوەبردننی ئەم وڵاتە بە کللتورەوە بە ڕۆشنبیریوانەیە بە هوەرەوە بەکاری ڕۆژنامەنووسیەوە بە سوڵتەی قەزاییەوە ڕێگان نادەن چکە ئەمان پیان وایە ئەبێت ڕێکخراوەکان ناوێن پارتی پێوای بێ ڕێکخراوەکان ناوی ڕێکخرای ئافرەتان بێ لەبەری وشەی ئافرەت دروسترە لەبەری لە ژنان یەکێتی نیشتمانی کوردستان پێی وایە بێ ڕێکخراوەکان ناوی ڕێکخراوی ژنان بێ لەبەری ئەم پێی وایە تەنانەت نیانتوانێت تەفاهمێک لەسەر ئەمە دروستکەن کە ئەمانە بۆ خۆی لە ڕووی ڕۆحیوانەیە ئینسانی کوردی دوولەت کردووە ئینسانی کوردی دووپارچە کردووە و بیرکردنەوەیکی جیاوازیە تەنانەت لە سیستەمی خوێندنی ساڵانێکی زۆر لە یەک قوتابخانە کە دوو جۆر مامۆسایتیا بۆ مامۆسایەک سەر بە حیزبێک بۆ سەر حیزبێتی بۆ دوو جۆر ئاڕاستەی پەروەردەی هەبووە لە کەرکووک تاکو ئێستا دوو جۆر ئاڕاستەی پەروەردەی هەیە دوو جۆر کتێبی منهەجی هەیە دوو جۆر ئاسایشمان هەیە دوو جۆر پۆلیسمان هەیە دوو جۆر هێزی پێشمەرگەمان هەیە کە کەرکووک شوێنێکی هەستیارە و لایەکیان پێڵێ قودسە و لایەکیان پێڵێ دڵی کوردستانە ئەوان مامەڵیان کردووە لەگەڵ واقعەکە بۆ ئەو ئەمە کاریگەری ساڵێک و دوانووسیان نییە بە درێژایی ئەم 25 ساڵە ئەم مامەڵای کراوە لەگەڵ خەڵکی کوردستانە و خەڵکی کوردستان کە ڕۆژانە ئەم کارابینی و شەوە چێتەوە ماڵەوە سەری تەلەڤیزیۆنەکانەکە دوو ئاڕاستی جیاواز لە تیڤیەکانەوەوانێ دوو ئاڕاستی جیاواز لە ڕادیۆکانەوە دوو ئاڕاستی جیاواز ئەکرێ ئەمون تۆ جیاواز بین لەسەر کۆمەڵێک چەمک بەڵام ناکرێت لەسەر شتە ئەساسیەکان لەسەر پرسەنەتەوایەتەکان ئێمە ئەو جیاوازیە دروستکەین لە نێوان خەڵکی خۆمانە بەڕاخەوە ئەمان ئەو جیاوازانیان دروست کردووە بۆ ئەم پێم وا بێ بە فعلی خەڵکی ئەمە دوولەتە لایەک پێی وایە ئەگەر دەوڵەتیش ئەولان دروستیکە ئەمان قبولیان نیە لایەک پێی وایە ئەگەر ئەمان تەنانەت لە کاتی ئەم شەڕی لەگەڵ داعشا بوو هەندێک لە خەڵک پێی وا بوو لە سلێمانی پێی وا بوو ئەگەر لە هەولێر پارتی شکست بێنێ سەرکەوتنە هەندێک لە هەولێر پیان وا بوو ئەگەر لە جەبەکان یەکێتی شکست بێنێ ئەمە دابەشبوونێکی عەقلی عمقە ینی لە عمقی خەڵکی ئێمە دروست بووە و ڕاستە پێکەوەین بەڵام پێکەوەبوونێکی ناچاریە پێکەوەبوونێک نیە لەسەر ئاستی موسەساتی بێ و ئەو موسەساتانەی کە ئەکرێ ئیش لەسەر ئەمانە بکەن بۆ تێکەڵکردنەوە بۆ دروستکردنی ڕۆحێتێکی شۆڕژگێرانە بۆ مقاومەتکردن ئەم موسەساتانە فەشەلیان هێناوە موسەساتێکی حیزبین موسەساتێکن بۆ بە کۆیلەکردن بۆ بە عەبدکردنی ئینسانی کورد نەک بۆ دروستکردنی ئینسانی کوردی ئازاد بەڵێ لایەنێکی دیکە دەزانین کە یانە کاریگەری کۆمەلگای مەدەنیە لەسەر ئاڵوگۆڕ لەسەرەوە دەزانین کە سیستەمەکان سیستمە توتالیتەرەکان ئاساییە کە ئەوانی ڕێکخراوی تایبەت خۆیان دادەمەرزێنن ڕێکخراوی کارتۆنی ئەوەی کە کوترە سێبەر و لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەوە بڵێن جموجۆڵی خەڵکی دەگیردرێت ئاستەنگی بۆ خەڵکی پێش دێت بۆ سندیکاکان بۆ ڕێکخراوە جۆرا و جۆرە مەدەنیەکان ڕێکخراوی ژنان دەبینین لە باشووری کوردستان دەیانە لە ئاستی بوونی ڕێکخراودا وەکو لەباری کەمیەوە هیچ کێشەیەک نییە بە سەدان و بگرە هەزاران ڕێکخراوی شەیە بەڵام ئەو کاریگەری کە بۆ نمونە لەسەری دەسەڵاتی دابنێت لە ئاسی سفردایە بۆ نمونە ئەگەر سندیکای بڵێن هەر شۆفیرانی تاکسی لە شاری سلێمانیا لە شاری هەولێر لە بەرچاو بگرین تەنانەت سندیکای شۆفیرانی تاکسیش سەر بە دەسەڵاتە پێت وایە لەم بوارەدا یان ئەوەی کە دەسەڵات ویستێت و تا هەر ئاستی خوارەوە ڕێکخراوەکانی خۆی دامەرزێنێت و ئەمەش کاریگەری بڵێن ڕێکخراوەکانی مەدەنی کە دەبێت لە ناو خەڵکەوە هەڵبقڵێت بە جۆرێک لە پەکستووە بەدڵنیای ئەوە بۆ بواری میدیا ڕاستە بۆ بواری سندیکاکان ڕاستە بۆ هەموو ئەو ڕێکخراوە پیشەیانە ڕاستەکە لە کۆمەلگای لە هەموو کۆمەلگایکە ئەبێت ڕێکخراوی پیشەیی هەبێت بۆ هاوکاریکردنی توێژێک لە کۆمەلگا بەڵام ئەمان بۆ هەموو ئەوانە دەستگای تایبەتی خۆیان دروست کرد لە باتی دانێکی چەندانێکیان دروست کردووە من نمونەیەکی بچووکت بۆ بێنوانەیە زیاتر لە دەوری 800 بۆ 850 دەستگای ڕاگەاندن لە هەرێمی کوردستان تۆمار کراون کە ئەمانە وجودیان هەیە بەڵام لە ناو ئەم 850 دەستگا تۆمارکراوە ڕاگەاندنەکە کوردستان پێویستی بەوەنە نییە لە پەنجەکانی دەست کەمترن ئەوانەی کە دەست سەر بەخۆن لە زیاتر نزیکی 2000 پێم وابێ ڕێکخراوی مەدەنی دروستکراوە کە ئەم ڕێکخراوانە ڕەنگە لە پەنجەکانی دەست کەمتر بن ئەوانی کە سەر بەخۆن و ئەم ڕێکخراوانی تر دروستکراون بۆ سپیکردنەوەی پارەیان بەسەردا بەشەکرێ و ئەمانەوەکو دروستکردنی کار بۆ کارمەندەکانی خۆیان بۆ ئەندامەکانی خۆیان دروست کراون بۆ سەر لێتێگانی ڕێکخراوە
پیشەیە ئەسلەکان دروستکراون و بۆ ڕێکخراوە پیشەکان بە هەمان شێوە لە هەمان کاتا بۆ دەستگاکانی ڕاگەاندن ئەمانە دروستکراون بۆ سەر لە تێکدانی خەڵک هەمووی بەشێکی زۆریان بە ناوی سێبەر و بە ناوی ئەهلی و بە ناوی سەربەخۆ دروستکراون و خەڵکە زانێت کە ئەمانە دەستگاگەلێکن کە لە میزانی گشتی پارەیان بۆ تەرخانەکرێ و حیزب لە گیرفانی خۆی کە گیرفانەکە گیرفانی لە میزانی گشتی پڕەکرێتوانێت لەمانە پارە تۆزەکرێت من پێم وایە کە ئەمە بە قەسدا بە عەمدەنا بۆ تێکدانی ئەوەیە کە ئەم کۆمەلگایە بە شێوەیەکی ئاسایی خۆی گەشە بکات و ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی تیا دروست بێت و ڕێکخراوی پیشەیی تیا دروست بێت لە بەرێگە گەر کرێکاران کێشەیەکیانە بۆ ڕێکخراوی کرێکارانی سەربەخۆ بوو ڕەنگە خۆ پیشاندام کە بەڵام ئێمە سەرباریەوەی کە ئەو هەموو ڕێکخراوە پیشەیەمان بینیوە هەتا ئێستا نەمان بینیوە لەسەر کێشەیەکی پیشەگەران ئەمانە بێنە دەنگ ئەمانە بێن خۆیان کۆبکەنوانەیە بەغێری ئەو کاتانەی کە حیزب لە ژێرەوەی عازیانەتە لە بەرامبەر حیزبێکی ترا لە بەرامبەر قەزەیەکی ترا ئەیان جوڵێن ئەگینە ئەمانە سەربەخۆنین و ئەمانە بوونەتە بار بەسەر داهاتی کوردستانەوانەیە و ئەمانە دەسوقاچی حیزبن و وەکو کۆمیتۆ ڕێکخراوەکانی حیزب کار دەکەن. بوارێکی دیکە لەو پەیوەندەدا یان بەتایبەت بواری ڕاگەیاندن و مێدیا جەنابەت بۆ خۆت بە ساڵانە لەو بوارەدا کار دەکەی لایەنێک کە بەرچاوە یان لە ساڵانی ڕابردوودا ئەوەیە کە دەستگای بڵین سێبەر هەیە یا تەلەڤیزیۆن هەیە ڕۆژنامە هەیە کە ڕخنەیەکی زۆر توندیژە دەسەڵات دەگرن و لە بواری میدیایش دە شتێکیانە قسەیەکی کلاسیکە دەڵێ تۆ ڕخنە بگرانەوە ڕخنەی کە کەسێک کە بە جدی دەیگرێت یانەوەی کە ڕۆژنامەوانێک کە بەڕاستی مەبەستێتی ئەیگرێ ڕۆژنامەوانێکی سەر بە دەسەڵات بۆ خۆی دەیگرێت دوایە کە ڕخنەش ئەوەندە گیرە کە فۆنکسیۆنی نیە یانە تۆ قسە بکە بۆ ئەوی کە قساکە نە بۆ ئەوی کە ئاڵ و گۆڕێک بکرێ ئێستا ترندێکی ئاوایانە ڕفتێکی ئاوا لە باشوور هەیە کە ڕخنە گرتن زۆر ئازادە هەموو کەس ڕخنە دەگرێت حتا حکوومەت لە خۆی ڕخنە دەگرێت بەڵام هەر ڕخنەگرتنەوە ڕخنەگرتن هیچ کاریگەرێکی نییە بەتابێت لە بواری میدیایەوە ئەم مەسەلە چۆنە بینن ئەوان لە بیدایەتا کە ئەمە لە ساڵی 2001 سەرەتای میدیای ئەهلیمان دروست کرد و ئەمە کاریگەرێکی زۆری هەبوو لە بەرەوەی کە ئەو زانیارانی کە لە میدیای ئەو لە ڕۆژنامەی هاوڵاتی و کاتێکم ڕۆژنامە کە دەرمان کرد کاریگەری زۆری هەبوو لە بەری خەڵک متمانەی پێی هەبوو ئەو کاتە میدیای سێبەر وانە کەم بوون هیچ شتێکی وانە بوو کاریگەریان نەبوو و خەڵک لە خوێندنەوەی ڕۆژنامە و گۆڤارەکان تۆرا بوو تا ڕادەیەک بەڵام دوای ئەوەی کە ئێمە توانیمان پێگەی دروستکردنی میدیای ئەهلی بەو شێوەیە سەقامگیرکەین ئەوان لە سەرەتایان لە ڕێگای هەڕەشەکردن و لە ڕێگای گوشار خستنە سەر ئەفرادەکانی بەوانی کە بەشدار بوون لە ئەو ڕۆژنامەسانی کە بەشدار بوون لەو پرۆسەیە لەو پرۆژەیە زەختیان زانیان کە ئەمە دایان نابە هاتن سوڵتەی قەزاییان بۆ جوڵان لە ڕێگای مەحاکم و لە ڕێگای سزادانی یاساییوانەیە دیار بوو ئەم نەفەسەی کە ئێمە دەستمان پێکردبوو لە بعد نەک بچووک بۆ گەورەتر بووە چەند دەستگایەکی تری لێبووانێ ئەوان بەدوای ئەوە بیریان لەوە کردوانێت کە لە ڕووی ئابوووریوانەیە و لە ڕووی ئەم شێوازەی کە جەنابەت باست کرد کۆمەڵی دەستگای کە دروستکەن بۆی کە هەموو ئەوراقان لە خەڵک پشێوێن و تێکەڵیکەن و لە هەمان کاتە ئەوان توانیان لە ڕێگای ئەو دەستگایانەی کە دروستیان کردووەوە ڕۆژنامەکانیان بە سعرێکی هەرزان یاخود بە خۆڕایی دابشکەن بەسەر خەڵکا بۆی کە خەڵک خشتی خۆڕای بکرێت دەست بیلۆ نەکاتوانێت کە ڕۆژنامەیە بکڕێت ئەمە بەشێکە لەو حەڵقەیەکە لەو توانم بڵێم لەو پیلانە ناشرینەی کە دەرحەق بە میدیای ئەهلی کراوە لە وڵاتە و تا ئێستا بەردەوامە کە بەداخەوە ئێستا بە تایبەتی لەم ئەزمە ئابووریا کاریگەریەکانی بە تەواوەتی دەرکەوتووە و بەشی لەو میدیانە نەمانتوانیوە کە بەردەوام بین ئێمە لە بەردەم بەردەوام بوون و تەسلیم بوونە ئەومان هەڵبژاردووە بمرین بخینکەین بەڵام تەسلیم نەبین لەبەرەوەی کە شێوازی کاری میدیایی ناشرین نەبێت بۆیە هەندێکمان دەستگاکانمان بچوو کردوێتەوە و شوێنەکانمان گوێزاوەتەوە و هەندێک لە پرۆژەکانی ناو ئەو دەستگایانەمان ڕاگرتووە لە گۆڤارەکان لە ڕۆژنامەکان ژماری چاپکردنمان کەم کردووە ژماری کارمەندمان کەم کردووە و دیار ئەمە کاریگەری کردو لەسەر کوالێتیمان بەڵام وەکو وجود تاکو ئێستا میدیای ئەهلی ماوەتەوە بەڵام هاوکات دەزانین یان هەر لەو پەیوەندەدا ئەگەر باس لە کاریگەری بکەین کە کاریگەری بەتایبەتی ڕخنەگرتن ڕخنە دەگیرێت بۆ ئەوەی کە بگیرێت دواتر فۆنکسیۆنێکی نییە کاریگەریەکی نییە و هاوکاتیش دەزانین کە ئەمە وای کردووە لەم وڵاتە باسی ئەمە جیلی یەکەممان کرد کە ئەم جیلە ناڕازیە ناڕازایەتی دەردەبڕێت دەگاتە خۆ پیشاندان دەگاتە بارەگا سوتاندن دەگاتە کۆچبەری وڵات بەجێهێشتن بەڵام لایەنێکی دیکەی ئەم جیلە ئەوەیە کە زۆر جار بێتەفاوتە قسەن بۆ نمونە سەرۆکی پارلەمان شار بەدەر دەکرێت بەشێک لە حکوومەت
وەزیرەکانی دەردەکرێن ئەوە چەند مانگێکیش بۆ نمونە تێپەڕە بێت بەڵام زۆر وا دیارە کە ئاسایی وەردەگیرێت ئایا بەڕاستی یانە بڵێن لێرە خوێندنەوەی حیزب ئەوەندە زاڵەکە دەزانن چی ڕوودەدات و چی ڕۆنادا یانە بۆ نمونە ئایا پارتی دیموکرات دەیزانی کە زۆر ئاسان بۆی دەچێتە سەری بۆیە کردی ئەگەر ئێمە لە بواری بڵێن لە پەیوەندی لەگەڵ خوێندنەوەی خەڵکە لەم مەسەلە گەورانە باس بکەین تۆ پێت وایە چییە کە ئەم بێتەفاوتیە وڵا دیارە پارتی دیموکراتی کوردستان خوێندنەوەی بۆ خەڵکە بووە دیارە خوێنەوەی بۆ کە دەستگا هەواڵگریەکانیان یاخود پەیوەندیە نێو دەوڵەتیەکانیان بای ئەوەنەیە کە بتوان خەڵکی پێ بێدەنکەن بەداخۆی ئێمە وەکو میدیای ئەهلی حیزبەکان کە وەکو حیزبی ئۆپۆزیسیۆن ئێمە ڕەنگە توانی بێتمان تا ئاستێک کارمان کردبێ لەسەر زیهنیەت و پێگەیاندنی خەڵک بەڵام لەوە بەڕژوت نەمانتوانێت چکە ئەگەر کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی زیندوو بایە بە هیچ نوعی پارتی دیموکراتی کوردستان و هیچ حیزبێکی تریش نەیەتوانی بۆ شێوە مامەڵە لەگەڵ پەرلەمان بکات و ئەگەر مامەڵی بکردا ئەوە سزاکەی وەربگرتایەتەوە و وایە شەقام بجوڵایە بەڵام لە وڵاتی ئێمە بەڕاستی زۆر هەڵەی گەوراکرێت و خیانەتی گەوراکرێت ئەتوانم بڵێم غەدری گەوراکرێت و نەعەدالەتی گەوراکرێت بەڵام تێ ئەپەڕێت بەسەر ئەم کۆمەلگایە بەشێکی ئەوەی پەیوەندی بەوەیە کە ئەوان توانیان لە سەرەتای ڕاپەڕین و تا ئەو کاتێک کە ئێستا گەیشتە بەم حەددا ئاستی تێگەیشتن و ئاستی مقاومەتکردن لە خەڵکا بمرێنن بەشێکی لە ڕێگای ئەو موچانەی کە باسمان کرد کە خەڵکێکی زۆریان کردو موچەخۆر بەشێکی پێوەست بۆی کە ئەو حیزبانی کە جۆرێ ڕۆحێتی مقاومەت و بەرخودانیان تیا بوو ئەمانیان لە ڕێگای میزانی حیزب و ئانۆ تەسلیم بە ئیرادەیەکی خراپ کردووە و بەشێکی تری پەیوەندی بەوە هەیە کە کۆمەلگای ئێمە بۆتە کۆمەلگایەکی تا ڕادەیەک بەداخەوە لە بەرێک هەڵوەشاو و کۆمەلگایەکە لەسەر حەقد و لەسەر کەراهێتی حیزبی پەروەردەکراوە و نەمانتوانیوە کۆمەڵێک کشت وەکو دابنین وەکەوەی کەبرین ئەمە خەتی سووری نەتەوەییە نابێ هیچ کەسێ بێزێنێت بۆ نمونە ئەگەر کاتێکە هێزێک بیلەوە کاتوانەیە سوپایەکی داگیرکەری وڵاتێک ێنێتە وڵاتێکی خۆمان ئەبێ بزانێت کە لەم لەناوە تووشی بەرەڕووی مقاومەتە بێت بەرەڕووی خەڵکە بێت بەڵام ئەوان کۆمەلگایان بەو شێوەیە پەروەردە کردووە بەو شێوەیە ئامادە کردووە کە تقبولی ئەم شتانە بکات و تا ڕادێک بێدەنگ بێ لە بەرامبەر ئەو نەعەدالەتیانی کە لە ڕێگای حیزبوانەیە بەسەر ئەم کۆمەلگایە فەرزەکرێت بۆیە من پێم وابێ یەکی لەو شتانی کە ئێمە من خۆم بۆ خۆم پێم وایە نەقسی ئێمەیتیا بۆ وەکو ڕۆشنبیر وەکو ڕۆژنامەنووس نەمانتوانیوە پێوەپێی خراپکردنی ئەوان ئێمە کۆمەلگاکە چاپ بکەین دیارە ئەوان ئیمکاناتێکی زیاتریان هەبووە و مقاوماتی زیاتریان هەبوو بۆی کە کۆنتترۆلی ئەم کۆمەلگای بکەن ئێستاش ئەم کۆمەلگایی ئەمە پێم وانە بەم شێوە بتوانێت ئیدامەی هەبێ بەردەوام بێت لابد ئەبێ لە شێوازێکی تری پەروەردەکردن بکەینەوە و بێ ئیش لەسەر گەنجەکانمان بکەین بۆی کە بێتە کۆمەلگایەکی زیندوو بێتە ئەساس و بنەمایەک بۆی کە ئەم حیزبانە نەتوان تاسەر بەم شێوە گەمی پێ بکەن دەڵێ هاوکات کۆمەلگای باشووری کوردستانیانە لەباری کولتوریەوە ئێمە بمان هێوە نەمانەوێ ئەم هەرێمە جوگرافیە لە نێوان دوو بڵێن دەوڵەتی ئێران و تورکیادا هەڵکەوتووە ئەم دوو دەوڵەتەش چ لەباری ئابووریش لەباری سیاسی کاریگەری خۆیان هەیە و هاوکاتیش لەبەر بڵین هەلومەرجی باشووری کوردستان پەیوەندی بە دنیای ڕۆژئاوا بە جۆرێک کاریگەری کولتوریش لەوێەوە هەیە و هاوکات دەوڵەتی عێراقیش لە پەناوە ئێوە پێت وایە ئاستی کاریگەری کولتوری دەوروبەر چییە لەسەر باشووری کوردستان یانە لێرەدا هەم جیلی یەکەم و هەم جیلی دووم دەگرێتەوە یانە جیلێک کە دەسەڵاتی هەیە و جیلێک کە بێتە سەڵاتە بەداخەوە ئێمە لەسەر لە عێراقاش ئەوەی کە ئەتوانم لەم کاریگەریکی مباشری لەسەر ئێمە هەبوو عێراق نەیتوانین دەوڵەتێکی سەرکەوتووی دیموکراسی دروست کات کە کاریگەریەکانی باشتر بێ عێراقی دوای سەدام حوسێن عێراقێکی پشێویە کە ئەمان هەمیشە فەزلیان هەبووتیان ئێمە وڵاتەکەمان جوانتر و باشتر و چاکتر بەڕێوە بردووە لە لەوانەی کە هاتوون لەسەر حکم لە عێراقا چەندەمان بەشدار بوون لە حکوومەتی عێراقا لە تورکیا ئەوای بینین کە چ ئەزمەیەکی گەورە هەیە لە بۆ ئیدارە و بۆ مەسلەی فەسادی بەڕێوەبردننی ئەک پارتیوانە و لە ئێران نبینین کێشە و گرفتی گەورە هەیە ئێمە نەمانتوانیوە ئیسفادە لە چادۆری خۆمان بکەین تەنانەت ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانش کە هاتوون لێرە وەرکشۆپیان کردوتوانێ و خەڵکیان گۆش کردووە بەوەی کە چۆن چاودێری بکەن چۆن داکۆکی لە مافەکانی خۆیان کە ئەمانش بە ئاسێک زەعیف بوون بەڵام تەناشتێک ئێمە توانیمان لەم دوایانە
ئیسفادەی باشی لێ بکەین ئەو مقاومەتی کە لە کۆبانی کرا و ئەو بەرخۆدانی کە لە ڕۆژ ئاوا ڕوویدا ئەمانە بەڕاستی تەسیرێکی گەورەی هەبوو لەسەر تاکی کورد لەسەر گەنجەکانمان کە بۆ خەڵکێک ئەتوانێت بە ئیمکاناتێکی کەمەوانێ ئەو مقاومەتە بکە لە بەرامبەر هێزێکی دڕندەی وەکو داعشا بۆ ئێمە نەتوانین و من پێم وابێ هەر ئەوەش کاریگەری لەسەر هێزی پێشمەرگەی ئێمەدانا لە دوای شنگال جۆرێک مقاومەت و بەرخودان لە لای ئێمەش ناو هێزی پێشمەرگەی ئێمەشاوت جۆرێک دروست بووە من پێم وابێ ئەمە ئەگەر بەردەوام بێت واگەیمە بتوانین ئیسیفادە لە هێزەکانی هەدەپە بکەین لەو مقاومەتی کە ئیکەن لە یەکریزی ئەوان بۆ خۆمان و لە دروستکردنی هاوشێوەی حیزبی ئەوە لە هەرێمی کوردستان پێم وابێ ئەمە بەشێکە لەو عیلاجی کە ئەکری هەرێمی کوردستان و یا لایەنە سیاسیەکان یا خەڵکە سیاسیە ئەکادیمیەکان دەستی بۆ بەرن بۆ ئایندەی وەکو دو پرسیار پێت وایە کاریگەری کولتوری بەتایبەت لەلایەنی تورکیەوە دەزانین کە تورکیا هاوکات زانکۆی لە هەرێمی کوردستان هەیە لەباری کولتوریەوە موزی گۆرانی و زۆر شتی دیکەش کاریگەری خۆی هەیە ئێرانج بە هەمان شێوە لەباری کولتوریەوە کاریگەری ئەم دوو وڵاتە کە بە دوو جیهان بینی جیاوازەوە لەسەر خەڵک لە باشووری کوردستان چییە؟ ئێمە وەکو نەتەوەیەک من ڕەم وایە کە بێ ڕێز لە هەموو کللتوری نەتەوەکانی تریژوە بگرین و بێ ئیسیفادە لە کللتورە نەتەوەکانی کەکەین بەڵام ناکرێت ئێمە واسێکین کە کللتوری ئانزاڵکەین بەسەر کللتوری خۆمانە بەداخەوانێ ئەمە ئێستا هەندێک لەو زانکوانی کە کراو نەتوانێت کار لەسەر بەخشکردن و یاخود کار لەسەر تەعمیمکردنی کللتوری خۆیانەکەن کە ئەمان بە حکمی و علااقاتە سیاسی کە یانە دەرگیان کردوێتەوانێ و ئەمە کاریگەریی خراپی هەبووە لە مقابلی ئەوە ئێمە دەستگای ڕۆشنبیریەکانمان ئەوانەی کە ئەتوانن کار لەسەر کللتوری کوردی بکەن و ئەتوانن بکەن ئەمانە لاواز بوون و حکوومەت هاوکاری ئەمانەی نەکردووە بۆیە لاسەنیەک دروست بووە لەو بینە و ئەوانەی کە خەڵکی خۆبەخش و هونەرمەندان و ڕۆشنبیران کە لە خوانەوە دەیکەن هەر تەنها ئەمامان بەدەستەوەماوە ئەگینا حکوومەت هیچ پرۆژەیەکی بووە بەرزکردنی ئاشتی کللتوری و دروستکردنی هەموو خەونی کللتوری کوردی نییە. زۆر سپاس دەکەین بەڕێز کاکەماڵەو سەرنووسەری گۆڤاری شارپرێس سپاس دەکەین. بەڵێبینەرانی هێژە لە باشووری کوردستانەوە لەگەڵتان بووین بابەتی سەرەکی دۆسیە و کارنامەی ئەزمموی حکومڕانی لە باشووری کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا بوو لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.